والله هەمومان لەبەر دەرەجە و لەبەر بابەتەکانمانە چکانی بەعام هەموو پیشەیەکان پیشەسازی زانستی کوڕانە بەکرەجۆیە کچانە کۆمپیوتەرە ئەلکترۆنی میکانیکە هەمووی ماقول نییە من بۆ خۆم فیزیا یەک دەرسم بواتەوە بەس فیزیایە چاوەڕێ 68 مەگرت یانی سەر و پەنجا با بڵێن هەشت دوانزەم بواتەوە یەکەمی هەموو مەکتەبەکەمان دوانزەی بواتەوە ینی ماقول چییە تو بڕۆتە هەولێریش بەخوا گروپێکی پیشەیمانێ تۆ بڵێ 1000 تەلەبە لە 1000 تەلەبە 942 تەلەبە لە فیزیا دەرنەچوو دەرسەکانی تریش غەڵەتیە ئەوە تەلەبەیەکە ئەڵێ ئینگلیزی 68 بۆیەوە سێرەکەم 45 هاتووە دادەیەک لە تاسوجۆ هاتوو لە کچەکەیە ئینگلیزی چاوەڕێی نەوەتی کردووە 45 و 30 بۆ هاتووە ئێ ماقول چییە هەنە کەس هەیە تەلەبەی تایە گروپی بیە سییان بۆ ساح کردووە گروپی ئەیە دییان بۆ ساح کردووە ئێمە ماقول نییە بریارتان داوا لێرە بمێنەوە برارمان نا لێرە ببینەوە بەڵام داواکارین یانی شتێکمان بۆ بکەین ماقول نییە من لەبەر یەک دەرس ساڵێکی دوور و درێژ بمێنمەوانێ وەڵام نەدرێنەوە چی دەکەن وڵایە ترێ بەوازی بین ترێ خوان خوای خوێن